سڵاوتان لێبێت بەرنامەی ئەم جارە بۆیە تایبەتە باز لە گەشەی منداڵەکەین منداڵ چۆن گەشە دەکا و چۆن بزانین ئەم گەشەیە لە ڕووی تەندروستیەوە تەواوە واتە هیچ کێشەیەک نییە لە بوونەی ئەم منداڵەدا بۆیە هەمیشە دایکان و باوکان ئەم پرسیارانە لە پزیشکەکانی خۆیان دەکەن لەبەر چی لەبەر ئەوەی کاتێک ئەوان دەڕوانە منداڵەکانیان هەندێک جار هەندێک حاڵەت ڕوودەدا پێیان وایە کە ئەمە گەشەی وەکو پێویست نییە بەڵام لە ڕاستیدا تەنها گۆڕانکاریەکی کەمە هەندێک جاریش گەشەی ئەو منداڵە بەڕاستی وەکو پێویست نییە بەڵام بەداخەوە لەبیر دەکرێن بۆیە ئێمە کۆمەڵێک پرسیار لەم بەرنامەدا وەڵام دەدەینەوە ئەویش لەگەڵ دکتۆرە دیلان کە پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵانە دکتۆرە بەخێر بێی حەزت نەبێ بێتە ئێرەوە بەخێر بێی دکتۆرە حاڵت حەتت بێگومان ئەم زانیاریانی کە ئەمڕۆ ئێمە لێرە باسی دەکەین دەچێتە ئەو قاڵبەی کە ئێمە چۆن بتوانین گرنگی بە تەندروستی منداڵەکانمان بدەین چۆن بتوانین ئەو منداڵانە لەبەر چاوی خۆمان بە پێی پێویست تێڕوانینمان هەبێ بۆ گەشەیان بەڵام سەرەتا پێشۆی باسەکەمان دەست پێ بکەین ڕای چەند دایک و باوکێکمان گرتووە کە ئەوان پێشتر کێشیان هەبوو و چوون سەردانی پزیشک و سنتەرەکانیان کردووە با ئەوان ببینین دەدوایدینە سەر باس هەستکرد مناڵەکانم بەژنی باڵیان گچکەیە تاریفی ئەو خەستخانیان بۆ کردم گوتیان دەچی بەژن و توڵ و شتەکانیان ئەوە دەکەی دەرزیانەیە ماگانە دەرزیەکان دەدەنێ بەژن و شتەکانیان ئەوەکەی دکتۆر سەیری دەکەوی ئیشاع و شتی دەگری و ئەگەر لە ئیشاعەکە بەبەریەوە ما زیاد بێتن ئەو دەتوانێت ینی دەرزیت بۆ بنووسە عابد بۆ بنووسێ ئێستا عابێکی بۆ نووسمە گوتی دوای 3 مانگ بگەڕێەوە ئەگەر بەژنی زیادی کردووە لەسەر عابە بەردەوام دەبین ئەگەر زیادی نەکردبوو دەرزی دەنووسی هەرچی دکتۆر ئێرێ ئەڵێ دەستکاری مەکەن لە تا بێتە 2 ساڵمە هیچ شوێ پێمەکەن بەس ڕاضەی هێلینەی پێ بکەن مەش بەس ڕاضەی هێلینەی پێکەیت ساڵم بێتە 2 ساڵ ئەڵێن عیلاجی هەیە ئەڵێن مشکی ئاوی هەیە لە ماڵەوەش ئەو ڕاضانەی پێکەی عینەن ئەو حالە وەکو ئێرە ئەم ڕاضانی لێرە پێکەم لە ماڵۆش پێکەم دەجار بۆیم داناوە شەو ڕۆژی دەجا بۆکم لە بیانی و هەتا شەو دەجا بۆ یەکە سەیرم کردوا کەوتبوو لە پاگرتن دەنا ئەوانێکم بە ساڵ و مانگ گشتیان لە ئەڕۆیشتن بەس ئەمە داژنەنیش بە ساڵ و مانگ بەچی ئینام هیچ حرەکەی نەبوو هیچ خواردنی نەبوو ئەوشی ئێلنسی دەهاتی لەگە ئەوەی بەس ئەلحەمدوللا ئێستا زۆر باشە تێی نامە ئێرە حرەکەی دەکە ئادەمی شقیچەک برێ خواردنی دەخوا زۆر گۆڕە لە پاشنجێ ئینامانە ڕاپەڕین شعای لۆ گرت گوت بیرنە ئێرە هێسکەنەرمەتی وڵای گوتی هێسکەنەر شڕووی قەترەماندای هیچ خراپتر و باشتر نەبوو جارچی ئینامانە ڕاپەڕین گوتی ببەنە ئێرە بەشکە نازم لێ بوتە شەلەدەما نازم چی دینامانە ئێرە وڵات ڕاضەی پێ دەکەین الحەمدوللا زۆر باش است وەڵا برادەرەکان هەمویان درێژن وەز من و برادەرێکم کورتێن دوبارە بەخێرەوەی دکتۆر گەشەی منداڵ کە ئەگەر ئێمە باسی لێوە بکەین ینی زۆر جار منداڵەکان کێشیان هەیە لەسەر ڕۆیشتن قسەکردن وەکو بڵێ کێشی لەشیان وەکو پێویست نابێ بەڵام ئەگەر هاتوو ئێمە بە شێوەیەکی گشتی باسی بکەین لەبەر چی گەشەی منداڵ عادەتەن دوا ئەکەوێت یان هەندێک جار لە بەعزێک خێزانە هەست دەکەن کە گەشەیان دواکەوتوە هی مناڵەکانیان یەکەم جار دەبی بزانین گەشەی منداڵ چەند با بڵێن چەند بەشە بەشی یەکەمیان هەمانە با بڵێن گرۆس مۆتۆر واتە ماسوولکەکانی چۆن ئیش دەکەن بە شێوەیەکی گشتی بەرچاو لەگەڵ فاین مۆتۆرمان هەیە ماسوولکە گچکەکان وەکو پەنجەکان ئەو با بڵێن گچکەکانی کە بڵێن هەستیار و گچکەنە لەگەڵ سۆشیال و کۆگنێتیڤمان هەیە واتە منداڵەکە چۆن لەگەڵ دەوروبەری دەتوانێت مامەڵە بکاتن ئایا ئاگادارە بە دەوروبەرەکەی هەر دەگرتەوە لە بینین بیستن لەگەڵ زمان کۆگنێتیڤیش واتە منداڵەکە کە تێدەگا لەگەڵ دەوروبەری تێگەیشتن و لەگەڵ با بڵێن وەڵامدانەوەی کە ئەو پرسیارانەی لی دەکرێت یان ئەو
دایک و ئەمە باوکە ڕادەی چۆن- هزری پیشان دەدا بەڵێ، باشە بەڵێ. دکتۆر ئەگەر لە بیداەتەوە کە مناڵ لە دایکە بێ و کێشی پێویستە چەند بێ ینی 2.5 بەڵێ کیلۆگرام تاکو 4 کیلۆگرام ئەمە بە شێوەیەکی گشتی نۆرمالەکەیە. طبعا ئەگەر زیاتر بێ ئەویش هۆکاری خۆی هەیە کەمتریش بی هەر هۆکاری کاتە ئەو خۆی هەیە. ڕێژەی کە لە بەڵێ سکرینەکە 2.5 پیشان دەدێ. بۆ 4 کیلۆگرام ئەوە نۆرمالەکە بە پێی ستاندەری WHO لەگەڵ ستاندەرەکانی جیهانی. بەڵێ هەروەها درێژیشی بەنسبە درێژی دەبێت 50 سانتیمەتر بیتن. یعنی نابێت لە لەگەڵ- 50 کەمتر بێ ینی ئەگەر لە 50 سانتیم کەمتر بێ پلس ماینەس 2 سانتیمەتر زیاتر 2 سانتیمەتر کەمتر ئەوە دەتوانین بڵین ئەی هیچ جیاوازیەک هەیە لە بینی کچان کوڕانیانی مەسەڵەن جیاوازێکی وا بەرچاو نەکران لە سەرەتا. نەخێر بەڵێ لەگەڵ با بڵین ئەوەی قیاسی سەری منداڵەکە بەڵێ. پێی دەڵێن هێت سەرکەمفرنس ئەویش زۆر شتێکی با بڵێن گرنگە کە بکرێتن بۆ ئەوەی کە بزانین گەشەی سەری و مێشکی منداڵەکە چۆنە ینی ئەو بیدایەت لە کێش و درێژی بەڵێ دایرمیتەری سەری بەڵێ سەری زۆر زۆر گرنگە لەبەرەوەی زۆر ئەوەمان زۆر مشکلەمان هەیە کە بەوێ بەدیار دەکەوی کێشی تەواوە باڵای تەواوە بەڵام قیاسی سەری گچکەیە بەڵێ گچکەیە زۆر باشە ئێمە زۆر جار کێشەکە لۆز دەست پێ دەکات دایکان دەپرسن دەڵێن مناڵەکەی من لە چاو منداڵی دراوسەکەمان کێشەکەی وەکو پێویست بەڵێ زیان ناکە ئەوان ینی چۆن تەوەقعی چی بکەن ماگانە چەند کێشی لەشی منداڵەکەیان زیاد بدایەتی طبعاً لە چەند مانگی پێشتر کە لە دایک دەبیتن ئەگەر با بڵێن شیردانەکەی سروشتی بیتن یان شیردانی با بڵێن ئەوەی قوتی بیتن دەبێ بە شێوەیەکی نۆرمەڵ بی لە 800 گرام کەمتر نەبی لە مانگەک ماگانە 800 گرام تقریبان زیادکە بەڵێ و ڕۆژانە کە قیاس دەکرێت دەڵێن 30 گرام پێر کیلۆگرام پێر دەی با بڵێن لە هەر کیلۆگرامەکی وەزنی منداڵەکە 30 گرام دەبی زیادکە لە ڕۆژێک لە 3 مانگی بدایەتی بەڵێ ئەمە لە بیدایەتەوە گەشەکە خێرایە بەڵێ دوایی وردە وردە کەمتر دەبتەوە طبعاً دەبێتە 500 گرام تاکو ساڵی یەکەم دوای دیسان کەمتر دەبتەوە لە دوای ساڵی یەکەم هەروەها بەنسبەت باڵای منداڵیش زیاد دەکاتن طبعاً یەکەم جار لە ساڵی یەکەم با بڵین لە 6 مانگی یەکەم زیاد دەبی 2.5 سانتیمەتر لە مانگێک دوای دەبێت کەمتر دەبتەوە 1.5 دوای دەبێت بە 1 سانتیمەتر واتە لە دوای ساڵی یەکەم تقریبا 1 سانتیمەتر لە هەر مانگێک ئەواتە ئەم زانیاریانە بۆ دایک و باوکەکە لەوە گرنگجەکەی لەوەدایە کە ئەگەر هات و خۆیان زانیان لە 3 مانگی یەکەم کێشی بەم شێوەیە زیادەکە و باڵای بۆ زیاد دەکات تووشی ئەو ڕاڕایی و مەشاکلە نابن کە مەقارڕنەی دێنە ئێمە بۆ با بڵێن ڕاوێژکاری دەڵێن منداڵەکە کێشی کەمەکەمە کێش و باڵای با بڵێن سیر دەکەین نۆرمەڵە بەڵام ئەوان دەیانەوێ زۆر زیاتر بیکە بەراوردی بکەن لەگەڵ کەس و کاریان جیرانیان بەس ئەوە شتێکی باشە کە دێنە ڕاوێژکاری ئەو کاتەی دڵنیا دەبنەوە کە با بڵێن کێشێکی و هاینیە منداڵەکە پێویستە ئێمە هەمومان بزانین لە ڕووی پزیشکیەوە کەسێک لەو کەسێکی ترەوە ئەگەر منداڵەکە نۆرمالیش بێ هەر سەردانی ڕاوێژکاری بکاتن زۆر باشە کۆمەڵێک پێوەەر و نیشانە لێرە هاوکارانم ئامادەیان کردووە کە زیاتر دایکان و باوکان لێوەی دیقەت دەدەن بزانن منداڵەکەیان ئاساییە ئاسایی نیە ئەگەر لەسەر ئەوانە قسەمان بۆ بکەیت دکتۆر کێشی گرنگترینە و با بڵێن بەرچاوترینە کە ماڵەوە هەستی پێ دەکەن دایک و باوک با بڵێن کێشی منداڵەکە کە بزانین کێشەکەی کەمە زۆر جار دێتە لامان فعلەن کێشەکەی زۆر کەمە دوای ئێمە بە دوای دادەچین چەند کێشێکمان بۆ دەردەکەویتن واتە یان ئەوە تا نەخۆشیە یان هۆرمۆناتی تەواو نییە یان کۆمەڵێک کێشەمان هەیە کە لە کێش یەکەم شت بەرساو دەکرێتن جوولەی منداڵەکە زۆر زۆر گرینگە یەکەم جار جوولەی منداڵەکە شتێکی واوتۆ نییە گریانی هەیە واتە چاوی دەکاتەوە دوایی هەست دەکەن لە 4 مانگە 5 مانگە منداڵەکە جوولەی نییە لە 6 مانگ دەبێ منداڵەکە جوولەی بکاتن خۆی لەسەر بستە سەر پشت بەڵێ طبعا بە هاوپێچیش خواردنی منداڵەکە دەبێت طبعا 2 ساعت تا 3 ساعت کاتژمێر جارێک با بڵێن منداڵەکە شیر بخواتەوە یانمانە بۆ کۆرپەلە کە تازە لە دایک تازە لە دایک بووە ئەمە باسی 3 مانگی یەکەم دەکەین کە زۆر زۆر گرینگە بەرچاو بکرێم شتانە منداڵەکە
شیرەخوا دوای شیر بنوێتن مشکلێکی وای نەبێتن پڕکردنی خۆتەڕکردنشتیشی ئاسایی بیتن منداڵەکە واتە دەڵێن ساتسفای منداڵێکی با بڵێن شتێکی وای نییە خۆی رازیە لە ئەو شیردانەی دەنگکردنی منداڵەکە زۆر زەرورەکە لە 2 مانگی یەکەم هەست دەکەم منداڵەکە پێ دەڵێن کوینگ ینی دەنگێکی دێتن بزەبت ئەوە زۆر زەرورە لە 2 مانگی یەکەم واتە لە 6 هەفتە بماوی 8 هەفتە کە با بڵێن منداڵەکە دەست پێ دەکا ئەوە وا دەکا خۆی ینی خۆی نازێن ئەطرافەکانی با بڵێن بیناسنەوە دەوروبەرەکەی هێتا بزانن ئەوە لێرەیە لەگەڵ بڵێ دەوێت خۆی بکاتە مۆزۆ بزەبت ینی ئەگەر هاتوو لە پاش 6 هەفتە یان 8 هەفتە ئەو منداڵە هەر شتێکی وای نێ بوو ئەویش نیشانێکی ترێک پێویستە دایکەکە بیباتە لای پزیشک جار هەیە 4 مانگ طبعا ئەوە با بڵێن نیشانەیەکی با بڵێن زۆر مەترسیدارە کە تەمەنی 4 مانگە تا ئێستا هیچ ئەو دەنگەدەنگەی نییە ئەوەش نیشانەکانی یان ئەوە تا گوچکەی ئیش ناکاتن یان ئەوە تا با بڵێن مشکلەی هەیە لە زمان مشکلی هەیە لە دەنگکردن لە با بڵێن دەنگ لە قورگی یان لە مێشکی با بڵێن گەشەکردنی مێشکی تەواو نییە بە هەر هۆیەک بی هەروەها ڕاگررتنی سەر کە زۆر گرنگە ڕاگررتنی سەر لە 3 مانگ دەبی لە تا 4 مانگ با بڵێن منداڵەکە دەبینین لە باوەشی دایکی تێمە چۆن دەزانین منداڵەکە سەری ڕاگررتێ و سەیری دەوروبەری خۆی دەکاتنەوە زۆر گرنگە جار هەیە منداڵ دێتن تەمەنی 7 مانگە 8 مانگە تا ئەو با بڵێن ئەو عمرە منداڵەکە سەری ناتوانانی ڕاگریتن وەکو با بڵێن وەکو لە ئابێ با بڵێن منداڵەکە کە ناتوانێت کۆنتترۆلی سەری بکاتن ئەوە نیشانەیەکی زۆر مەترسیدارە بۆ گەشەی مێشکی پێویستە ئەوانە هەمووی پزیشک چ لە دانیشتن چ لە هەڵسانەوە چ لە دانیشتنیش هەرێکە عمری خۆی هەیە با بڵێن هەرێکە و تەمەنی خۆی هەیە لە 5 مانگ تا 6 مانگ دەبێت لەگەڵ سەپۆرت دانیشیتن ئەطرافەکەی بڵێن بالیف و سەری نوشتیوادانن لە 7 مانگ دەبی دانیشی منداڵ کە هاتە 10 مانگ دانەنیشت ئەوەش نیشانەیەکی مەترسیدارە باشە دکتۆر ئەگەر ئێمە بەپێی تەمەنەکان هەندێک پێشبینیەکانمان یعنی باس بکەین بۆ نمونە ئێمە لە بیدایەتی تەمەنیەوە هەتا 6 مانگی چاوەڕێی چی لێ بکەین ئەگەر بە کورتی ئەوانەمان با بڵێن کە لەدایک دەبێتن زەرورەکە چاوی دەکاتەوە ئەویش هەر نیشانی خۆمان هەیە کە لەدایک دەبی منداڵەکە کا بڵێن ئەو کاتی لەدایک بوو پزیشکی منداڵ دەبێت لەگەڵ منداڵەکە بیتن پێی دەڵێن پرمیتیڤ ریفلکس ئەوانەیە کە نیشانەیە سەرەتاییەکانە کە بۆ گەشەی مێشکی سەرەتاییەکان با بڵێن ئەویش بزانین تۆنی ئەو ئەم منداڵە شلە یان منداڵێکی توندا تەبیعیە هەناسەکەی و ئەوانەی هەموو دەبێ بزانین کە لە سەرەتاشەوە لەدایکە بێ بەشی خۆی توندیەکی تێدا هەیە بەڵێ تۆنی خۆی دەبی هەبێتن ئەوە ئەگەر نەبوو نیشانەیە کە لەوەی زەبری بە مێشکی کەوتووە یانەوە تا کەمی ئۆکسیجینە یان کەمی خوێنە یان هەر کێشەیەکی دیکە کە احتیمالە بۆ ماوەی بیتن هەروەها دەتوانین بڵێن لە 6 هەفتە تاکو 8 هەفتە بزانین منداڵەکە دەست پێ دەکات دەنگی دەکاتن ئەوە زۆر نیشانەیەکی ضرورە دوایی لە 3 مانگ دەست پێ دەکاتن لەگەڵ 4 مانگ سەری خۆی ڕدەگری کە منداڵەکە هەڵدەگریەوە منداڵەکە محاولە دەکات سەری خۆی ڕاگریان لە باوشی داکی سەری ڕدەگریتن تەرکیز دەکات لەسەر با بڵێن هەر دەنگێکی غەریب بیتن هەر لەو 3 مانگە یەکەم دەنگێک با بڵێن ستارتل سیر دەکاتن بزانانی ئەو دەنگە لە چێ هاتیە هەروەها کە بێزگە لە دەنگ دەربڕینیشی هەیە لەگەڵ کوردواری خۆمان دەڵێ ناوی خۆی دەناسێتەوە کە بانگ دەنگی دایک دەناستەوە لە دوای 2 مانگە دەنگی دایک دەناستەوە چاوی دەجوولێنی بەرە و مەزدەری با بڵێن ئەو داکی دەنگەکەی لە چێ هەلە هاتیە تەرکیز دەکات لە هەر لایتێکیتن بەڵێ لە 6 مانگی بۆ ساڵێک لە 6 مانگ لۆ ساڵک دەبی منداڵەکە وردە دانیشی منداڵەکە بتانی شتێک هەڵگرتەوە لە دەستی خۆیدانێ لەم دەستە بیباتە ئەو دەستە وەکو لە ئابەیەک بی هەر شتێک بیتن بیەوێ بیخاتە دەمی ئەوەش هەر نیشانێک کە نۆرمەڵە دەبی لەو عمرە بیخاتە ناو دەمی محاولە بکاتن دوایی دەست پێ بکات لە 7 مانگ لە 8 مانگ کراولینگ با بڵێن گاگۆڵە بکاتن لەسەر عەرز بەسەر چەنگ بڕواتن
هەروەها دوای زۆر جار ئەوە پرسیار لەوە دەکرێت دواکەوتنی ئەمگا گۆڵێ زۆر با بڵێن زۆر دەڵێن لە شتێکی گرنگ خێزانێک بۆ نییە. خێزانێک خۆ دەگۆڕدرێت هەندێک جار هەیە منداڵەکە نایکە یان هەیە هەرڵێ سەر بە پێ دەکەوێت بەڵێ زۆر گرنگ نییە ئەوەیان بەس بەڵام کە بیتش نۆرمەڵە لە عمری 8 مانگ دەبێت نۆرمەڵ بیتن زۆر باش دوای لە 9 مانگ لۆ 10 مانگ دەست پێ دەکاتن خۆی با بڵێن بە هەر کورسیەک بی هەر شتێک بیتن خۆی دەگری محاولە دەکا بڕواتن ئەوەش کە نیشانێکی نۆرمەلە لە 10 مانگ دەبێت لە 11 لە 12 مانگ محاولەی ڕۆیشتن بە تەنیا بکاتن بەڵام هەتا ساڵک 3 مانگ هەر نۆرمەڵە بتەنێ بڕوا ئەگەر هاتوو لە ساڵک و 6 مانگ نەڕۆیی بە پێی خۆی بە تەنیا بەبێ ئەوەی هیچ با بڵێن سەپۆرتێکی هەبیتن ئەو کاتە دەبێت سەردانی پزیشک بکەن چکن نۆرمال نییە ئەمە بڵێن لە ساڵێک بۆ 2 ساڵە لەو بینە دەبێ بڕواتن بەبێ هیچ یاریدەیەکیان هیچ کەسێک هەوڵ نەدا یاریدە دەری بکاتن خۆی بە تەنیا بتانی بڕواتن بۆ ئەوەی شتێک بینی هەر شتێکی بوێتن بە تەنیا هەستیتەوە بڕواتە لای شتەکە چیتر پێشبینی بکەین لە بینی ساڵێک بۆ 2 ساڵ ینی لە بینی ساڵێک 2 ساڵ دەبێت دەست پێ بکە قسە بکات قسەکردن سەرەتا دەست پێ دەکاتدایە بابە لە تەمەنی دەمانگ دوای دەست پێ دەکاتن ناو وردە ناو وردە با بڵێن وشە وشە بە تەنیا فێر دەبیتن لە ساڵێک تا 2 ساڵ لە 2 ساڵ دەست پێ دەکا ئەوە دووشە بەیەکوەنێ مەثەلەن بابە هات دایە هات بەس بەڵام زۆر ڕێک نابیتن نوتقی تەواو نەبێت بەس ینی محاولە دەکات دوو وشە بەیەکوە بنێ تاکو بە دەوروبەرەکەی بگەێنیتن ئەو کە ئەو مەسجەی دەیەوێتن هەر شتێکی بوێتن دەیەوێ خۆی تێبگەێنی بە دووشە لە 3 ساڵ بۆ زیاتر لە 3 ساڵ دەبێ با بڵێن 250 زیاتر بزانێتن مانایەکانەوە و بتانی کە هەر ڕستەیەک دەست پێ بکاتن و خۆی دروستی کا لە 3 وشە لەو تەمەنە دەبێت 3 وشەی بتانی بەکاربیێنی لە ڕووی جستەی دەتوانی بستە سەر با بڵێن پلیکان بە پلیکان بێتەوە خوارەوە لە ساڵک و 8 مانگ دەتوانی بستە سەر پلیکان با بڵێن بە سەپۆرت بە ینی هاریکاری دایکی یان باوکی لە تەمەنی 2 ساڵ و نیو دەتوانی بێتە خوارەوە بەبێ ئەوەی کەس یاریدەدەری بکاتن خۆی دەگریتن بە پلیکانەکە دێتە خوارەوە زۆر زەڕورە دەتوانی ڕاکاتن منداڵەکە دوای تۆپێن وشتیوا دەتوانی ڕاکات سەریاندا ڕوودێتە زۆر باشە ئەمە ئێمە تقریبان ئەو شتە ئاساییەکانمان باس کرد با ئێستا ئەگەر باس لەوە بکەین لە چه حاڵەتێکدا هۆکارەکانی دواکەوتنی گەشەی منداڵ چییە بەگشتی بڵێ یەکەم هۆکار دواکەوتنی گەشەی منداڵ با بڵێن منداڵێکی ناکامبی واتە لە وادەی خۆی لەدایک نەبووە با بڵێن لە پێش ئەوەی کە 36 هەفتە تەواو کاتن یعنی کوردەواری لە 9 مانگ کەمتر لەدایک بوو بیتن واتە منداڵەکە ناکامە ناکامیش با بڵێن خۆی ئەوەی خۆی هەیە هەر طبعا مەشاکلی چاوی هەیە مەشاکلی مێشکی هەیە زەبری پێدەکەوی کەمی ئۆکسسیجینە کەمی خواردنە مەشاکلی زۆر بەدواوەیە بۆیە گەشەی دوا دەکەوێتن بەنسبەت دایکەوە بەنسبەت دایک زەختی هەبوو دایکەکە با بڵێن فشاری خوێنە نەخۆشی شەکرەیە ئایا لە بدایەتی زگپڕی دەستی پێکردووە شەکرەیە یان لە کۆتایی زگپڕی دەستی پێکردیان نەخۆشی با بڵێن هەندێک ئەومە هەندێک هاوکردنی خوێن لە لای دایکەکەوە هەندێک ڤایرۆسمان هەیە پێ دەڵێن تۆرچ واتە بە کوردەواری پێ دەڵێن نەخۆشی پشیلە مەجموعە ڤایرۆسەکە تووشی دایکەکە دەبیتن تەسیر لەسەر نەخۆشی تریش کە لە سەرەتاوە تووشی منداڵەکە بێیان کێشەی بۆ ماوەی بێ نەخۆشی منداڵک هەر نەخۆشیەک بیتن با بڵێن هەوکردنی مێشکە هەوکردنیەکی درێژخایەنە لە منداڵەکە و هەندێک نەخۆشیشمان هەیە واتە بۆ ماوەیە واتە با بڵێن جەنەتیکلی لە ینی لە ناو کرۆمۆسۆمەکانی هەیە بەڵێ ئەکی داون کە با بڵێن لە هەمووی زیاتر بەرچاوە نەخۆشیێکی بۆ ماوەیە و کرۆمۆسۆمیە و چارەسەریشی نییە گەشەیان دوا دەکەوێت بە شێوەیەکی بەرچاو بە هەمووی بە زمانە بە ڕۆیشتنە بە با بڵێن گەشەی مێشکیان هەمووی دوا دەکەوێتن لەگەڵەوەی چەند نەخۆشی تریشی لەگەڵا بابەتەکەمان بەردەوامی پێدەدەین پرسیاری تر و زانیاری زیاتر وەردەگرین بەڵام سنتەرێک هەیە پێوترێت سنتەری هێلینا کە زۆربەی ئەو نەخۆشانی ئەو کێشانیان هەیە ئەو منداڵانی کە کێشەی گەشەیان هەیە دکتۆر دیلان باشترە زانێت دایکان و باوکان منداڵەکانی خۆیان دەبن ئەوێ با بزانین لەوێت چۆن ئەم نەخۆشیانە پۆلێن دەکرێن
و چیان بۆ دەکرێت و ڕێگاکانی چارەسەر چیان. ئەو جیازانەکوارد سمی ئینسان ئیش دەکات دەبتە هۆی گەشەکردن و نموو هەتا خواردن منداڵ لەو فترەی زەمانێت خواردنەچی بخواتن باشە لەو بەژن و باڵای باشە لە بۆ زەکایی باشە زیرەکاتێکەکەی باشە لە بۆ زوو بەسەر پێکەتنێ باشە هەمووی بەرنامەی خۆیە بە زەوانێکەوە خەلەلیان هەیە لە مێشتی یاخود لە گڵاندەکان و هۆرمۆناتەکانی جسمی ئەوە دەبێ عیلازی وەربگری بە عیلاج چارەسەر دەکرێت. ئەوە یەک لەو حاڵەتانەیە کەواشتە چوهای نمایە بڕواتیان لە مەرحەلەکانی کۆتایە مێش کوشتی باشە الحەمدولیلا قسەکردنەکەی زۆر باشە زیرەکاتەکەی باشە عیلاقاتیشی لەگە خەڵکی باشە تەنها مەسەلەی ڕۆیشتنەکەی مای ڕۆیشتنەکەشی دەڕوا بە سەپۆرتەچی خەفیف یعنی یارمەتی دانەچی بەسیت دەتانێت بڕات ئەوەش باوەشتکە هەر دووسێ ماشتکە ناخانی انشاءالله و بەهارەی بەبێ ئەوە گاردانەش دەکاتەوە. ئەمە لێرانە زیاتر ڕاهێنانە ئەو منداڵانە ڕادێنین کە دانانشی فێرە دانیشتنی بکەن سەرملی ڕناگری و سەرملی ڕدەگریتن و ئەتا دەگاتە مەرحەلەی ڕۆیشتن. ئەمە دەبانێت ئەو فترە زەمانی کورت بکەینەوە کو گوتوان دیلەی مارسوان تا ئاخرن و دواکەوتنە ئەو دواکەوتنەی کەم بکەینەوە دەبات ئەو منداڵە بابرن بە ساڵ و نیوە 2 ساڵی بەسەر پێ بکەین وا دەکەین بە ساڵە وەختی بەسەر پێ بکەوی کە تەشخیص کرا و زانیمان کا و منداڵە فعلەن دواکەوتووە لە لایەنە فیزیاییەکەی هەستان و دانیشتن و ڕۆیشتنەکە ئەمە ئەوە لە چوار دەکەینکەوە زووتر بەسەر پێ بکەویتن و ڕاهێنان هەیە ڕاهێنانمانەیە هەندێک جیازی گچکەمانەیە مەسەرەی جیازی گچکان چیە دەبینی کوچێکمانەیە لە بۆ دانیشتن و منداڵی فێر دەکەین کودا بنیشتن پۆزیشنەکەی کوی وەڵعیەتەکەی کوبی کو سەربولیەوەبی کو بتانی دەستی بەکاربینی یان لە تەمەنشی زووتر کو لە سەرزق خۆی باوێتە سەرپشت کو گاگۆڵی بکە ئەو شتانە کو سەرمولی ڕابگرار مەرحەلەک بۆ مەرحەلەی خۆی لە سێمانجی و منداڵ دەبێ ئەو شتانە ئەو بکات دەست کولۆشت باتن ئەتا دەگاتە ڕۆیشتنی. وانیشێکی زۆر باش دەکەن لەو سنتەرەیە هاوکارێکی زۆر باشی ئەو منداڵانە دەکرێت کە لەوێ پێویستیان بە هاوکاریە ئەگەر زۆر بە کورتی دکتۆر دیلان پێمان بڵێ ئێمە چۆن بزانین گەشەی مناڵەکە دواکەوتە بە تایبەتی لێرە ئەوە پزیشکی مناڵان و ئەو پشکنینانەی کە لە کاتی سپڕی و سەردانیکردنی ئەو بن کە تەندروستیانە لە پێش هەمویان و بەڵام حەزم لێ ئەگەر بە کورتی پێم بڵێ ڕۆڵی دایک و باوک چیە چونکە ئەوەی کە ئێمە لێرە مەبەستمانە زیاتر ئەوان ئەو زانیاریانیان هەبێت ڕۆڵی گرنگترین ڕۆڵ دایک و باوکە لەبەرەوەی ئەوان یەکەم کەسن کە نیشانەکانی دواکەوتنی گەشەی منداڵ کە هەست پێ دەکەن دەبێ هەر نیشانەیە کە هەستیان پێ کرد با بڵێن شتێکی نامۆیە سەردانی پزیشک بکەن واتە لە جوولەیبی لە قسەکردن و لە دەنگ و لە خۆگرتن و ئەو شتانە نیشانەکان دوانەکەوێتن سەردانی هەر بنکەیەکی تەندروستی بی یاخود نەخۆشخانەی منداڵان کە بە هەر ڕاوێژکارێکی پزیشکی منداڵان سەرەتای لە دایکبوونی منداڵەکەشۆ دەبێتە ساحەبی دەفتەری کوتان چارتی گەشەی و سەردانی بنکەی تەندروستیەکان دەکاتن بە شێوەیەکی مانگانە دەبێ وەزنی و دەبێ کێش و با بڵێن بەژن و هەموو ئەوەکانی کە پێویستە بۆ گەشەی منداڵ ڕێکۆرد دەکرێتن هەمووی تۆمار دەکرێت لەناو بەڵێ ئەکیت زۆر باش هەروەها پزیشکی منداڵان کە هەر جارێک منداڵەکە با بڵێن بە هەر هۆیەک سەردانی پزیشکی منداڵانی کرد کە دەبێ با بڵێن بە شێوەیەکی گشتی سەیری هەر نیشانەیەکی دواکەوتنی گەشەی منداڵ بکاو تابان دایک و بابەکە دەبێ بزانن پێی ئەمە یەکەم ڕێگای چارەسەرکردن ئەوەیە زانینی ئەوانە و سەردانکردنی زۆر باشە چارەسەرەکانی تر کە پێویستن چارەسەرەکان با بڵێن لەسەر ئەو کێشەی کە منداڵەکە هەیەی هەمووی وەک یەک نییە طبعاً ئەگەر منداڵەکە گێشەی با بڵێن بەش تەنها باڵا و بەژنیتی یاخود کێشیتی ئەوە تا هەرێکە و دەبێ بزانین هۆکارەکەی چییە و هۆکارەکەی چارەسەر بکرێت بە هەر یەکە و با بڵێن بە حەسەب
ئەو مشکلێکە کێشێکە هەیتی هەندێک جار هەیە با بڵێن وەکو نەخۆشی ئۆتیزم بەس قسە و زمانیان تەواو نییە لەگەڵ هۆشیان ئەوە تا سنتەری خۆی هەیە کە کێشەکان هەرێکە و حەسب ئەو کێشەی هەیتی دەبێت چارەسەری پێویست وەربگریت یەکەم لەسەر دایک و باوکەکەیە دوای پزیشک دوای لای پزیشکە زۆر سپاس دکتۆرە ئەزیێتمان دای بێگومان وەکو ئاماژەمان پێکرد زۆربەی زۆری زانیاریەکان پێویستە لە سەرتاوە دایک و باوک پێی بزانن پاشان بیگەنە لای پزیشکانی مناڵان بۆ ئەوی بتوانن چارەسەرۆرگرن منداڵەکان ئەمانەتێکن لە دەستی ئێوەدا و هیوادارم هەموو لایەکتان هەر تەندروست بن هەر شاد.